سڵاوتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە جوانی و لە شادی، بەیانیەک پڕ لە تەندروستی و لە سەلامەتی. هیوادارم لە هەر شوێنێکن دڵەکانتان ئارام و ڕۆژێکی پڕ لە خۆشی و ڕۆژێکی پرۆزەتان دەست پێ کرد بێت لەگەڵ بەرنامەی ڕۆژ باش. وەکو هەموو ڕۆژێک ئێمە ئەمڕۆ دیسانەوە میوانی ماڵەکانتانی. هیوادارین کە بڕگە و بابەتەکانمان جێی سەرنج و بایەخی ئێوە بێت. خۆشەویستان، هەروەک دەزانین ئێمە لە ڕۆژانە کاتێکە پرۆگرامتان بۆ ئاماداکەین هەوڵەدەین هەموو بابەتێکی تیابێت، لە بابەتی تەندروستی، لە بابەتی هونەری و لە بابەتی کۆمەڵایەتی. ئەمڕۆ بابەتێکمان هەڵبژاردۆ بۆتان باس لە هونەرمەندێکی فۆتۆگرافەرەکەین کە بەکارێکی جوان و ناوازەی توانیوێتی سەرنجی خەڵک ڕابکێشێت و زیاتر دەچینە ناو بابەت و بەرنامەکەەوە. هەرچەندە شەپۆلێکی زۆر لە گەنجانی ئەمڕۆ ڕێیان کردوتە کاری فۆتۆگرافەری، بەڵام فۆتۆی یاخود فۆتۆگرافەری جۆرنالیست شێوازێکی ترە لە فۆتۆگرتن کە هەمیشە ئازارەکانی گەلێک فۆتۆ جۆرنالیستەکان ئازارەکان دەخەنە ڕوو کە گەلێک ڕوبەڕووی شتێک بۆتەوە. بۆی ئەمڕۆ دەمانوێت باسی ئازارێک بکەین کە هەموو جیهان پێوەی دەناڵێت و کوردستانیش بە تایبەتی، بەڵام ئەم فۆتۆ جۆرنالیستە کردوێتی بە وەکو هونەرێک توانیوێتی ئەو ئازارە تۆمار بکات لەلای خۆی بۆ مێژوو بیهێڵێتەوە. باشە، ئەمە بابەتەکەمان بوو. بابینە سەر ئەو پڕگانەی دیکە کە هەمانە وەک هەمیشە بە کورتەیەک لە هەواڵەکان لەگەڵتانی بۆی بزانین لە ناوچەکە و لە دەوروبەرمان و بە تایبەتی لە کوردستان و لە هەموو جیهانیش چی دەگوزارێ. بە یەکەوە چین ناو کورتەی هەواڵەکان و دوات دێمەوە ناو پرۆگرام. بەم زوانە پارتی وێکێتی کۆ دەبنەوە. محمود محەممەد گوتەبێژی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەاند پێویستە بەم زوانە پارتی وێکێتی لەبارەی پرس و پێشەتەکانی ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق کۆ ببنەوە و چۆنێتی چارەسەرکردنی کێشەکان تاوتێ بکەن. هەروەها گوتەبێژی پارتی جەختی لە ڕێکەوتنی حزبەکەی لەگەڵ یەکێتی کردەوە و ڕایگەاند ئەو ڕێکەوتنە کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی عێراق و با کوردستانیش بەگشتی دەبێت. فڕۆکەکانی تورکیا ئۆتۆمبیلێکی چەکدارانی یەبەشەیان لە سنووری قەزای شنگال بردومان کرد. پامنەری کوردستان 24 ڕایگەاند فڕۆکەکانی تورکیا ئۆتۆمبیلێکی سەربازی یەبەشەیان لە گوندی بەهراڤە لە سنووری ناحیەی سنوونێ سەر بە قەزای شنگال کردە ئامانج. ئاماژەی بۆ ئەوەش کرد هیچ بەرپرسێکی یەبەشە و بەرپرسە ئیداریەکانی ناوچاکە زانیاریان لەبارەی زیانەکانی ئەو هێرشە ئاشکرا نەکردووە. عێراق و میسر و ئوردون جەخت لە هەماهەنگی نێوانیان دەکەنەوە. بە گوێرەی ڕاگەیەندراوی کۆتایی کۆبوونەوەی لووتکەی نێوان عێراق و ئوردون و میسر بڕیاردراوە نووسینگەی هاوکاری و هەماهەنگی هاوبەش لە نێوان ئەو سێ وڵاتە پێک بهێنرێت بۆ ئەوەی ساڵانە ئەو لووتکەیە بەڕێوە بچێت و بە دوواداچووندا بۆ بڕیارەکان بکات. هاوکات عێراق و ئوردون و میسر جەختیان لەسەر هەماهەنگی و پەیوەندی استراتیجی لە بوارەکان یابووری و ئەو زە و بە یەکەوە بەستنەوەی تۆڕی کارەبا لە نێوانیان کردەوە. هەروەها میسر و ئوردون پشتیوانی خۆیان بەرامبەر هێرشی دەرەکی بۆ عێراق دەربڕی. سەرۆکۆماری ئێران دەڵێت تەنیا لە یەک حاڵەت دانوستان لەگەڵ ئەمریکا دەکەین. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران ڕایگەاند تەنیا لە یەک حاڵەت دانوستان لەگەڵ ئەمریکا دەکەین، ئەوەش ئەگەر ئەمریکا بگەڕێتەوە ناو ڕێکەوتنی ناوەکی ئامادەین دانوستان بۆ گەیشتن بە ڕێکەوتنی نوێ لەگەڵی بکەین. ڕاشیگەیان سیاسەتی ئەمریکا و گوشارەکانی بۆ سەر ئێران بە ڕێژەی لە 100% شکست هێناوە. ئاماژەی بۆش کرد ئەمریکا ناتوانێت بە گوشارەکان ئێران ناچار بە گفتوگۆ بکات. هەفتەی داهاتوو شاندێکی ئیسرائیل سەردانی ئیمارات دەکات. بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەاند ڕۆژی دووشەممەی داهاتوو شاندێکی وڵاتەکەی بە یاوەری جارێت کۆشتەر زاوا و ڕاوێژکاری دۆناڵد ترامپی سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەردانی ئەبوزەبی دەکات. ڕاشیگەیاند ئامانج لە سەردانەکەی گفتوگۆکردن و پشتیواریکردنە لە ڕێکەوتنی نێوان ئیسرائیل و ئیمارات بڕیاری شەشانداکە ڕاستەوخۆ بە فڕۆکێکی ئیسرائیل لە تەل ئەڤیڤەوە بۆ ئەبوزەبی گەشت بکات. کۆتاییمان بە کورتەی هاڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرامەوە. بەڵێ
بەڵێ کەش و هەوای هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبارە بۆ بەخێوکردن و پەروەردەکردنی پەلەوەر. یەکێک لەو ناوچانەی بۆ بەرهەمهێنانی گۆشتی مریشک و بەخێوکردنی پەلەوەر گونجاوە ناوچەی قەرەداخە. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی سلێمانیش 670 کێڵگەی بەخێوکردن و بەرهەمهێنانی پەلەوەر هەن کە ساڵانە 47 ملیۆن مریشک دەخەنە بازاڕەکانەوە. با کاری بەرهەمهێنان و بەخێوکردنی پەلەوەر ببینین. جينا من أول يوم نبدأ بتربيتها نبدأ أول ما ننطيها علف هەر لە یەکەم ڕۆژەوە کاتێک بێچووەکان دێنین ئەو علەفیان پێ دەدەین قۆناغ بە قۆناغ لەگەڵیان دەبین و بەخێویان دەکەین ئەوانیش دەنگمان دەناسنەوە دەیان جوڵێنین ئەگەر لە شوێنی خۆیان بن هەر بخەون علەف ناخۆن و گەشە ناکەن. سەبارەت بە نەخۆشیەکان نەخۆشی زۆریان توش دەبێت نەوەک تەنیا ساڵانە بەڵکو بۆ هەر کاروانێکی بێچووەکان کە بۆمان دێت نەخۆشیان توش دەبێت بەڵام ئێمە کاری پێویست ئەنجام دەدەین و بەردەوام دەرمان دەڕشێنین هەوڵ بۆ دوورخستنەوەی نەخۆشیەکان دەدەین. بەڵێ هەروەک دەزانین ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری لەسەر هەموو چالاکیەکان هەبووە لە هەموو جیهاندا و کوردستانیش بێبەش نابێت بێگومان لەوەی کە چالاکیەکانی پەکی بکەوێت یاخود چالاکیەکان وەکو پێشتر ئەنجام نەدرێت. فستیڤاڵی شانۆی سەرشەقامی مەریوانیش هەر دیارە بەم هۆیەوە هەوەشایەوە. خەسرە و معین ئەفشار بەڕێوەبەری فەرهەنگ و ئیرشادی مەریوان ڕایگەاندووە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لە پێناو تەندروستی هاوڵاتیان بڕیار بوو کە ئەم مانگە فستیڤاڵی شانۆی سەرشەقام بەڕێوە بچێت بەڵام بڕیارەکە لە ئەم ساڵدا ئەو چالاکیە هەڵبوەشێنەوە و بەو شێوەیەکی دیکە بەڕێوە ئەچێت. ئاماژەی بەوە کردووە کە گروپە شانۆیەکان نەتوانن لە شارەکانی خۆیانەوە چالکەکانیان ئەنجام بدەن دواتر بەرهەمەکانیان ڕەوانە بکەن و لیژنە وەکو لیژنێکی داوەری بیبینێت هەڵسەنگانی بۆ بکات و بەرهەمەکان ببینرێت و خەڵات بە براوەکانی فستیڤاڵەکەش بدرێت. بەڕێوەبەری فەرهەنگ و ئیرشادی مەریوان جەختیشی کردەوە کە بەرهەمەکە دەبێت بە جۆرێک بێت کە لەناو چالاکیەکان جێگەی بێتەوە و بە جۆرێک چالاکیەکان بەڕێوە بچێت کە فستیڤاڵەکە وەکو چەشتی ساڵەکانی دیکە بتوانن شانۆکانیان تیا ئەنجام بدرێت. بەڵێ هەروەک سەرەتا باسمان لە تەوەری بەرنامەکەمان کرد کە ئەمڕۆ وەک سەرەتا وتم شەپۆلێکی زۆر لە گەنجان ڕۆیان کردو تا کاری فۆتۆگرافەری بەڵام کاری فۆتۆگرافەری دەتوانین بڵێین چەند ڕێچکەیەکی هەیە و یەکێک لە ڕێچکەکان ئەوەیە کە فۆتۆگرافەر
دەتوانێت یان ئەوەی سروشت هەڵابژێرێت یان ئەوەیە کە وەکو فۆتۆ جۆرنالیستێک کار دەکات و ئازاری گەلەکەی بە شێوەیەک لە شێوەکان دەگەێنێت. فۆتۆگرافەرێک کە فۆتۆی ستۆری ژمارەیەک خێزانی لە کاتی کەرەنتیندا چرکاندووە کە ئەمیش ئازارێکە وەکو ئازارەکانی دیکە، بەڵام ئەمە هەموو جیهان پێوەی دەناڵێت و کوردستانیش لەگەڵ هەموو جیهانە گیرۆدەی ئەم ڤایرۆسە بووە. هەروەها بە چەند وێنەیەک بەشداری لە کۆنفرانسی گفتوگۆی ئاشتی جیهانی لە هیندستان کردووە. ئەم میوانەمان کە تەوەری بەنامەکەمان ئەمڕۆ لەسەر کاری بەڕێزیانە بەڕێزی یونس محەممەدا کە فۆتۆ جۆرنالیستە بەخێت هاتیت یونس. طبعا وەک ئێستا باسم کرد وتم هەندێک جار ئانی کە وێنە دەگرن خۆشیەکان دەگەێنن، هەندێک جاریش تایبەتن بەوەی کە ئازارەکان و ناخۆشیەکان تۆمار بکەن و لە مێژووە بیچەسپێنن بۆی کە لە یادەوەریەکانە بمێنێتەوە. جەنابەت چۆن بیرت لەوە کردەوە کە کار لەوە بکەی کە لە ناو کەرەنتینە ئازارێک بوو بۆ خەڵک کە لە کۆمەڵگەی دەرەوە دابڕابوو، چۆن توانیت ئەو ئازارە دێکومنت بکەیت و بکەیت بە بیرۆکەی دروستکردنی فۆتۆ؟ من بەیانتان باش پێش هەموو کاتێ زۆر خۆشحاڵم لە خزمەتاندا. تاوان من فۆتۆ جۆرنالیستم، ئەرکی من ئەوەیە کە بڵێن بەو کارانە هەستم کە لە چوارچێوەی نازناوەکەی خۆم پێناسە کراوە لەگەڵ هاتنی بابەتی بڵێن ڤایرۆسی کۆڕۆنا بۆ کوردستان لە شەپۆڵی یەکەم گۆڕانکاریەکی زۆر جیاواز ڕوویدا لە کۆمەلگایەمە، تەعەن وەکو هەموو کۆمەلگاکانی تر، بەڵام بۆ کۆمەلگایەمە زۆر شتێکی نامۆ بوو. سەرەتا دەتوان بڵم هەفتە یەکەم یا دە ڕۆژ یەکەم جۆرێک لە شۆک دایگرت بووم و کاتێک کە کەرەنتینە هەمومان لە کەرەنتینەدا بوون و بەدوای ئەوە دەگەڕام کە چۆن بتوانم بە ئارکی خۆم هەستم کە دەهاتمە دەرەوە لە ماڵ دەچوومە ناو شەقام وانە هەموو شوێنێکم زۆر بە چۆڵی دەبینی زۆر دەترسام، یعنی هەستم دەکردم شارە بۆ ینی پرسیارم لە خۆم دەکردەوە شارە بۆ وای لاتەوە ئەو هەموو خەڵکە چیان لێ هات لە کوێن ئێستا چی دەکەن و چۆن کاتی خۆیان بەسەر دەبن. دەمبینی هاوڕێکانم ئەوانەی کە لەو بوارە سەرقاڵن خەریکی وێنەگرتنی شەقامە چۆڵەکان بوون یا ئەو بابەتانێک کە لە دەرەوە ڕووی دەدا، بەڵام لەلای من پرسیاری هەرە گەورەوە بوو ئەو شتێکی ئێستا لە ناو شەقام نەماوە لەکوێیە، چییەکە، چۆن کاتی خۆی بەسەر دەباوە، چۆن دەتوانێت ئیداری ئەو وەزع بکات. تاوانە من لەو قەناعەتەدا بووم کە لە شەپۆڵی یەکەمی کۆڕۆنا ڤایرۆس لە کوردستان ئەو ڕێکارانێک کە حکوومەتی هەرێم گرتیە بەر و ئەو پشتگیریە و کە هاوڵاتیان کردیان و ئەو پێشوازی کە هاوڵاتیان لەو ڕێکارانیان کرد، یەکێک لەو کارەکانی سەرکەوتنی ئەو قۆناغە بوو و ئەم بارکی خۆم زانی کە بەو کارە هەستم و بزانم چ ڕوو دەدا لە ناو ماڵەکان. ئیترەوە بوو ئەو پرۆژەم لە لای خۆم گەڵاڵە کرد کە سەردانی بنەماڵەکان بکەم و بزانم ئەوان چۆن کاتەکانیان بەسەر دەبن. زۆر باشە. کاک یونس، بێگومان ئێمەی کورد کێشەمان لەوەیە کە زۆر جار نەهامەتیەکانمان جگە لە چاوی کامێرەبانی کورد کامێرەبانی بیانی ئەو کاری کوردانی بە چاوی کوردی نەکراوە و جەنابەت یەکێکیت لەو فۆتۆ جۆرنالیستانەی کە نەهامەتیەکانت تۆمار کردووە. لە دوای ساڵی 2010 جەنابەت پێم وابێت دەستت بەکاری فۆتۆی ڕۆژنامەوانی کردووە. ئێستا لە کاتی کەرەنتینەکردنا بە چاوێکی کوردی لە ماڵە کوردیەکانە بوویت کە کەرەنتینکردنت تۆمار دەکرد. پێمان بڵێ کە بەتەمایت ئەو دیگایی خۆت بەرەو پێشەنگایەک ببیت کە لە وڵاتانی دەرەوە هەرچەند جەنابەت نامۆنیت بە پێشەنگاکان، زۆر پێشەنگات هەیە، بەڵام ئەمەیان بەتەمای بەشداری پێ بکەی؟ بەدڵنیایی وا دەکەم، بەدڵنیایی خۆی کورد و بنەماڵی کورد لە دەرەوە زۆر نەناسراوە. ئێمە بەس هەندێ دەستەواژەمان هەیە کە لە دەرەوەی ئەم وڵاتە لە دەرەوەی خاکی خۆمان ناسراوین پێی بوون منە بە وشەی سەربەرزی پێشمەرگەوە ئێمە ناسراوین، بەڵام زۆر لە بابەتە کەلتوریەکانمان هێشتا کەس نایناسێ نازانێت. ئەمن بارکی خۆمی دەزانم و هەر لە سەرەتاشەوە من لە ڕێگەی ئەو کۆنفرانسە نێودەوڵەتیانی کە هەبوو ئەمەم ڕادەگەیاند باسم دەکرد لەگەڵ هاوڕێیانم لە وڵاتە جیاوازەکان کە ئێمە چۆن توانیمانە سەر بکەوین بەسەر کۆڕۆنا ڤایرۆس لە قۆناغی یەکەم و بەدڵنیایی ئەوە دەکەم و ئێستاش هەر بڵێن بەدوای ئەو بڵێن ئستراتژیانە دەگەڕێم کە بتوانم بە شێوازێکی کاریگەرتر ئەم ئیشە بکەم. بەدڵنیایی ئامانجی سەرەکی من ئەوەیە
کەلتور و تایبەتمەندیەکانی نەتەوەی خۆم و وڵاتی خۆم زیاتر و زیاتر بناسێنم هەرچەند جەنابشت ئاماژت پێ کرد بەڵام هەندێک لەو بابەتانە حەزم لێ ئاماژێ بۆ نمونە پار لەم کاتانە بوو یا نە لەم کاتانە پار لە سەرەتای ساڵە من لە پێشانگایەک بەشدار بووم لە ناو باڵەخانەی نەتەوە یەکگرتووەکان کە بە بۆنەی ڕۆژی هۆشیاری مین ئەو وڵاتانەی کە کێشەی مینیان هەیە لەوێ کەلتوری وڵاتانە پیشان دەدرا و ئەمن بە وێنەیەکی جۆرێک وێنەیەکی بڵێن ژنگواستنەوە بوو یا ڤدینگ بوو بەڵام ڤدینگێکی کوردەواری لەوێ ئامادە بووم بەشدار بووم و وێنەکەی ئێمە یعنی وێنەی من بە گەورەترین حەجمی ممکن لەوێ گەورە کرابوو و نەمایش کرابوو و وێنەکانی وڵاتانی تر زۆر بڵێن بە حەجمێکی کچکەتر ئەمە بۆ من باشە کە لەوێ جلوبەرگی کوردی کەلتوری من کەلتوری وڵاتی من پیشان دەدرێت بۆ ئەم پرۆژێش هەروە دەکەم. بەڵێ جەنابەت ئێستا باس لەوە کرد کە کەلتورت ناساندووە جەنابەت ئازاری ئێمە شت گەیاندووە لەوە چە خەڵک ئەوە نەزانێت لە کۆنگرێسی ئەمریکا لە سێنات وێنەکانی جەنابەت بوون کە لە 2015ەوە ئەو نەهامەتی کە کاتێ ئێمە پێویستمان بە یارمەتی وڵاتان بوو لە سێناتی ئەمریکا شایەتی بۆ ئازارەکانی گەلی کورد لە کاتی شەڕی داعشدا. کەمێ باسی ئەومان بۆ بکەین. جۆرێک هەست بە شەرمەزاری دەکەم کە تۆ ئاماژە بۆ بابەتان دەکەی لەبەرکە من بارکی خۆم دەزانم زۆر زیاتر لەوە بەڵام کاری میدیاکان ئەوەیە کە هونەرمەندان بە تایبەتی فۆتۆگرافەران کە سەربازێکی ونن بیان ناسێنێت. وەکو چۆن ئاماژەت پێکرد ئێمە لە سەرەتای شەڕی داعش لە زۆر ڕۆوە کێشەمان هەبوو لە ڕووی بڵێن سەربازیەوە ئێمە ئەو توانایمان نەبوو لە ڕووی دەرونیەوە جۆرێک ڕووخا بووین نەتەنیا ئێمە دنیا ڕووخا بوو لە بەرامبەر داعش و ئێمە نەتەوەیەک بووین کە دەبێ شەڕی داعشمان کرد بە بڵێن دەستێکی بەتاڵ لە بیرم دێو کاتە حکوومەتی هەرێم و تەنانەت هەموو کایەکانی ناو کۆمەلگا محاولەی ئەویان دەکرد کە جۆرێک پاڵپشتێکی نێودوڵەتی وەرگر پیا بکرێت بۆ حکوومەت و بە شانازیەوە کاتە وێنەکانی من توانرا بڵێن بارودۆخی نەتەوەکەم بارودۆخی خەڵکانی کورد کە بوونەتە ئاوارە لە ناو وڵاتی خۆیان بارودۆخی بڵێن پێشمەرگەکانمان کە چەکێکی ئەوتۆیان نییە ئەم لە ڕێگەی چەند وێنەیەک لە ناو باڵەخانەی بڵێن سەنای ئەمریکا پیشان بدرێت و لەوێ یەکێک لە سناتەوە بەڕێزەکانی ئەمریکا لە ڕێگەی قسەکردن لەسەر ئەو بابەتەوە پیشاندانی ئەو بابەتە بتوانە پشتگیری بۆ پێشمەرگە کۆ بەڵێ in the name of religion یەکێکە لە کارەکانی جەنابەت کە وەکو ستۆری لە ژێر ناوی دین ستۆریت بۆ کرد ئەی ئەمایان چی ناو دێنیت ئەمریکا لە کەرنتینکردن ئەمەش وەکو ستۆریە کارت لێ کردو ناوت لێ ناوە طبعا ئەم ستۆریە کۆڕۆنا ڤایرۆس ئەمن هەر بەڕاستی زۆر ناوێکی سادەم لێ ناوە عراقی کوردستان کۆڕۆنا ڤایرۆس سیچوێشن یعنی بارودۆخی بڵێن کوردستانی ئێمە لە کاتی هاتنی کۆڕۆنا ڤایرۆس کێشەی ناو نییە لەبەرەکە ناو دەتوانێت هەرتۆ هەر ناوێک بۆ مەبەستیشمەوەیە کە لە ژێر ناوێک بە ستۆری کارت تێ کردو یان وەکو فۆتۆ تەنیا تەنیا طبعا in the name of religion فۆتۆ ئێسەیەکی زۆر بۆ من زۆر گرنگ بوو زیاتر لە 4 ساڵە من ڕووماڵی شەڕم کرد لە ناو کوردستانی خۆمان لە ڕۆژاوە بۆ ئەوەی کە ئەو نەهامەتیانەی کە بەسەر کۆمەلگای ئێمە بە ناوی دین دێت ڕووماڵی بکەم تەوانە من لە سەرەتا لەو قەنەعەتدا بووم کە دین بۆتە دەستەواژەیەک بۆ ئەوەی کە داعش لەو ڕێگەیە و بتوانێت بگاتە ئامانجە ئابووری و سیاسیەکانی خۆی و لەو پێناوە 4 ساڵە من ڕووماڵی شەڕم کرد و لە ڕێگەی ستۆریەکەم جۆرێک ئەسپاتیان بابەتەم کرد ئەو ستۆریە زۆر بەسەر کەوتووی کۆمەڵێک پێم وایە 15 خەڵاتی نێودوڵەتی وەرگرت لە زۆرێک لە وڵاتان یا لە چەند وڵاتێکی زۆر گرنگ پێشانگای بۆ کرایەوانێ کاک یونس کەواتە بابێنە سەر ئەم بابەتەمان ئەمەیان کارێکی تازەتە و دەمێ بزانم هەر کارێ بخۆی سەختی خۆی هەیە ئەمە لە کاتی کەرنتین بوو خەڵک دەرناچوو چۆن ئەتوانی قەنەعەت بە خەڵک بێ خەڵگە ترسا تەنانەت لەگەڵ کەسوکاری خۆیان کۆنتاکتی هەبێت جا جەنابەت ئەم ماڵ و ئەو ماڵتە کرد چۆن بوو دوو ڕوبەڕووی سەختیەکە بوویتەوە بەڕاستی لێت ناشارمەوە من کە لە ماڵە دەرەچووم جاران ئەگەر کە دەچوومە فۆنتلاین یا دەچوومە جەبهە ئەوەندە ترسم نەبوو کە ئەو ڕۆژانێک کە بۆ کۆڕۆنا لە ماڵەوە دەرەچووم
بەڕاستی دەترسام نەبوو خۆم دەترسام ئەوەی کە من جۆرێک بەو هاتوچووەم هەڵگریک ئەم ڤایرۆسە بووم و ئەم ڤایرۆسە لەگەڵ خۆم بگوازمەوە بۆ هەندە شوێنان ئەم ترسە زۆر منی ئازار دەدا بەڵام نەم دەتوانیش چاوەڕێ بکەم کە ئەم ترسە بڕەوێتوانێت دوایە بکات بە ئیشی خۆم هەستم بۆیە دەستم کرد بە پەیوەندیکردن بەو کەسانی کە دەیان ناسم و دەمناسن یعنی ئەوە بابەتێکی گرنگ بوو چۆن ئەمن کاتەکەی ئەوە نەبوو بڕۆم لە دەرگای ماڵێک بدەم کە نامناسێت ینی پەیوەندی شخصیەوە باشترەوە بوو لە بڵێن پەیوەندی بەو کەسانە و بکەم کە منیان دەناسی و دەیانزانی من چ ستایلێک ئیش دەکەم و چمە بەستێکم هەیە پێم وایە مەسەڵەن بۆ نمونای گەرە من پەیوەندیم بە 100 عایلە کردبێت شتێک نزیکەی 50 عایلە قبولیان کرد 50 عایلە قبولیان نەکرد و زۆر بە ڕێز و احترامەوە من ڕێزم هەیە بۆ ئەو 50 کە قبولیشیان نەکرد لەبەرە کە جوان لیان تێدەگەم کە بۆ قبولیان نەکرد بەڵام منیش بە ڕەچاوکردنی هەموو ئەو ڕێکارانی کە وزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ئاماژیان پێکرد بوو بە ڕەچاوکردنی ئەوانە دەچوومە ناو ئەو بڵێن ماڵی ئەو خێزانانە و محاولەمە کرد کەمترین کێشە دروستکەم بۆیان وە بۆ هەر کام لەو بابەتانە من ڕۆژێکم تەرخان دەکرد یعنی لە بەیانە تایوارە من لەگەڵیان دەبووم بۆی کە خۆت دەزانی لە سەرەتا کە تۆ دەڕۆیتە شوێنە کامیرات پێ بێت خەڵکەکان ئاسایی نابن بەرامبەر بە کامیرا من پێویستم بۆ ئەو بوو کە کاتێکی زۆر زیاتر لەوێ بەسەر بەرم هەتا کامیرا و خۆم ببێتە شتێکی شتێکی ناتوراڵ دەرکێکە ئەوە نەبێت تەمسیلیان بۆ کردی بۆچی ئەدویست گزارش بێت تەنها لە کەرنتینیان مەبەستێکی تریشت هەبوو لە پشتیەوە ئەوەی ڕاستی بێ یەکەم شت ئەمن هەستمە کرد ئەمە قۆناغێکی مێژوویە لە ژیانی ئێمە و ژیانی نەتەوەی ئێمە یەکەم ئەمن دەمەویست تۆماری ئەو وەزع بکەم ئەمە یەکەم بابەت بوو دووەم هەندێک شت کێشە بوو بۆ نمونە تەعامل لەگەڵ منداڵ بە حکومەوە کە ئێستا دایک و باوکان کاتێکی زیاتریان هەبوو و منداڵەکان ژنگەی دەرەوەیان لێ مەحروم کرابوو و ئێستا دایک و باوک هەردوو چاودێر بوون بەسەریان ئەمە بابەتێکی گرنگ بوو پەیوەندی خێزانەکان بەڵام شتێکی گرنگ بوو بە حکومەوە کە تۆ کاتێکی یەکجار زۆرت هەیە لە ماڵەوە و ئەم کاتە زۆرە نامۆ بووە پێشتر یعنی ئەو کاتە کێشە دروست دەکرا من دەمەویست ئەو پەیوەندیانە تۆمار بکرێت و لەمە گرنگتر ڕاستیەکە ئەوە بوو ناوماڵی کوردیە تا ئێستا پیشان نەدراوە ینی کەس ینی من دەتوانم بڵێم بە حکمی ئەو ناسینەی کە لە بواری فۆتۆگرافیم هەیە ئەو خەڵکانی کە لەو مەجاالە ئیشیانە دەتوانم بڵێم بۆ نموناگە 100 ئەجنەبی هاتی بە فۆتۆگرافری ئەجنەبی هاتی بێتە کوردستان ئیشی کردبێ کەمتر کەس لەوانە ئیشی لەسەر بنەماڵی کورد کردووە ناوماڵی کوردی پیشانداوە باشە با کەمێک قسە لەسەر وێنەکان بکەین ئەم وێنانەی کە دەیبینی ئێستا لەسەر شاشەکە ئەگەر هاوکارانم یارمەتی ئەوە ئەوە مامۆستا ڕێبوار سوهێلی ئەگەر جەناب تەعان دەیناسی مامۆستا ڕێبوار تەعان نووسەرێکی زۆر گەورە و ڕۆشنبیرێکی بەناوبانگی نەتەوەکەمانە بەڵام گرنگ بوو کە بزانام مامۆستا ڕێبوار چۆن کاتەکەی بەسەرەوە مەسەڵەن ئەم هەستمە کرد مامۆستا ڕێبوار هەموو کاتێک خەریکی کتێب و نووسینەوەیە ئەو ڕۆژێ لە ماڵیان بووم چێشتی لێدەنا بۆم سفرەی دانا نەبوو من بۆ بنەماڵەکەی خۆی ئاگای لە مڵارەکانی بوو وەکو لە وێنەکەش دیارە پەیوەندەیەکی زۆر جوان و ئەمانش خەریکی تاوان هەر کام لەو وێنانە چیرۆکێکی هەیە دەتوانم یعنی لەسەر هەر کامیان بۆتان قسە بکەم مەسەڵەن ئێستا ئەو وێنەی کە هەڵۆتان بینیر خۆی و خێزانەکەی خەریکی موبایل بوون کاک هەڵۆ ئەو کاتەی خۆستە بوو بۆ ئەوەی کە لەو ماوەیە کتێب یەکێک لەو کتێبانەی کە خۆلیای بوو کە بنووسێت و دەرفەتی دەست ناکەوت خەریکی نووسینی ئەم کتێبە بوو کتێبەکەشت پێم یا تەواو کردووە بەراو تەواو بوون واتە استفادەیەکی زۆر سوودمەندی کرد لەو کاتە کاک هەڵۆ ئێستا لە وێنەکە دیارەکە تەمان خێزانی نەخێزانی هەر خەریکی پابجی بوو زۆربەی خەڵک هەر مەشغوڵی ئەو بوون هەتا تۆزە لە فشارە دەرونیەکان دوورکەونەوە یا لەم وێنەی ئاهەنگخان خێزانی مامۆستا ڕێبوار سوهێلی خەریکی ئاهەنگخان باسیەوە دەکرد کە تاوان پێشتر وێنەکێشێکی زۆر یعنی کاری لەسەر ئەمەوە دەکرد بەڵام بە حکمی مەشغولی ژیان ئەم دەرفەتەی بۆ نەڕەخسا بوو دیسانەوە دەستی پێکرد و بە وێنەکێشان و جگە لە ئەو ئەرکانێک کە لە ماڵەوە وەکو دایک هەیتی وەکو بڵێن خێزان هەیتی
دەستی دابوو بەوەی کە بەردەوام زۆر بێت لە چاکە هونەرەکەی. چەند وێنەیەکمان بینی کە هەندێک لە وێنەکان بە ئەندازەی چیرۆکێک یا ڕۆمانێک لەوە چێت باسی تیابێت و بکرێتە مێژوو بمێنێتەوە کە بیری لەکەینەوە ئەزانین چەند ڕۆژانێکی ناخۆش بووە بەڵام لەگەڵۆشە بۆ پاراستنی گیانی خۆمان و چواردەورەکەمان بوو باست لە فستیڤالێک کرد فستیڤاڵی ئاشتی لە هندستان بابزانیەوە فستیڤالە چیە و بە چۆن شێوەیەک جەنابەت بەشدارە بی تێدا خۆی ئەوەی ڕاستی بێ ئەمن خۆمێکێکم لەو قوربانیانەی شار و ئەمن دوایەکە شەر تەواو بوو تووشی PTSD بووم و لە ڕێگەی دوو دکتۆرەوە کە پەیوەندی ڕاستەوخۆم هەبوو لەگەڵیان لە ڕێگەی سکایپ دکتۆرێکم لە شیکاگۆ و دکتۆرێکیشم لە تاران توانیم جۆرێک زاڵ بم بەسەر PTSD-ەکەم بەڵام دەمێ بڵم ئێمە هەمومان بە حکمێکە نێزیکین لە شەڕ بە حکمێکە لە ناو کۆمەلگایەک ژیاوین کە شەڕ لە ناوی ڕووداوە جۆرێک ئێمە دپرشن یان ئەفسردگیمان هەیە و لە ناو هەندێک کەس کەمتر و زیاتر بەڵام ئەم دپرشن زۆر کێشە دروستەکە لە ناو کۆمەلگەکە ئێمە نازانین سەرچاوەکەی کوێیە یعنی لەوانەیە ئەو کێشانێکە لە ناو ماڵەوە هەیەن کاریگەری ڕاستەوخۆی ئەم ئسترس و دپرشنە بێت کە لە ڕێگەی ئەو بارودۆخی لە چواردەورمان هەیە ڕوویداوە بەڵام هەستی پێ ناکەین لەم ڕۆژانەوە لە هێند بڵێن NGO-یەک هەیە هەستا بە دروستکردنی گفتوگۆیەکی بڵێن دیالۆگێکی جیهانی سەبارەت بە کاریگەریەکانی دوای شەڕ بەسەر کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگا و هەموو ئەو کەسانی کە بەشدار بوون لە پەنەلەکە جۆرێک ئەکتیڤیستی ئافرەت بوون و بەس ئەوان بڵێن وتیان پێشکەش دەکرد هەر کەس سەورە ڕوانگەیەکی جیاواز ئەم بابەتەی لێکۆڵینەوەی لەسەر کرد بوو باسی دەکرد ئیتر وەکو فۆتۆ ژۆرنالیستێک پەیوەندیان بە من کرد کە ئێمە دەزانین تۆ لەو مەجاالە ئیشت کردو دەمانەوێت کۆنفرانسەکەمان دۆڵەمەندتر بکەین لە ڕێگەی پیشاندانی وێنەکانی تۆ و نزیکەی 30 دانە لە وێنەکانی من کە ڕاستەوخۆ تایبەت بوون بە شەڕی داعش لە سووریا و لە عێراق لە کوردستانی خۆمان لە ڕۆژاوە ئەوان هەڵیان بژارد و دواتر بە کورتەیەک لە دەنگی خۆم و دەنگی بەڕێوبەری ئەو NGO-ە دیارە لەو کۆنفرانسە پێشکەش کراوە کە ئەمن فیدبەکێکی یەکجار زۆرم وەرگرت هەم لە بەڕێوبەرانی کۆنفرانسەکە هەم لە کەسانێک کە دواتر گویان لێگرتووە و ئەڵەساس وێنەکانی من هاوتەری بووە لەگەڵ ئەو بابەتانی کە لەوێ باس کراوە توانیوێتی زیاتر بڵێن دەرخەری ڕاستیەکان بێت کە چی بەسەر کۆمەلگایەک دێت دوای شەڕ. بەڵێ کاگی یونس هەندێک جار هەیە ئەوانەی کە فۆتۆ جۆرنالیستن وێنەکانیان دەکڕێتەوە تەنانەت ئەدیشنیشی پێ ئارز دەکەن کە بە چەند ئەدیشن ئەوێت ئەو کارە بکات جەنابەت هیچ وێنەیەک تەیە فرۆشرا بێتەوە هیچ شتێک تێ لەو بابەتە وەڵی تەبان ئەمەی کە تۆ باسی دەکەی لە کۆمەلگایەکی نێودەوڵەتی زۆر باوە ئەمن یەکێک لەو هۆکارانی کە ئێستا کەمتر بەشدارم لە ناو پێشانگاکانی ناوخۆمان ئەوەیە کە پێشانگەکانی ناوخۆمان ناتوانێت یان نەیتوانیوە کاریگەری هەبێت یا هیچ شتێک بگۆڕن ناو کۆمەلگای خۆمان بۆیە زیاتر بەداخەوە لە دەرەوە ئیشەکانم پیشان دەدرێت کە ئەمن بەڕاستی پێم خۆش نییە چون وێنەکانی من باس لێرە باس لەم بارودۆخە دەکات و حەز دەکەم تاکی ناو کۆمەلگای خۆم بیبینێ بەڵام لێرە ئەم بە حکمێک هێشتا و کەلتورە نەبووتە باو نییە ئەمن یەک جار وێنەیەکم فرۆشراوە ئەویش دکتۆر نەزان بەگیخانی پێم وایە لە یەکێک لە ساڵوەگەرەکان جەنۆسایدی یەزیدیەکان بوو کە پێشانگایەک لە هۆتلی شیراتۆن کرا یەکێک لە وێنەکان بەدڵ بووە ویستی بیکڕێت تاوانە من بۆ وێنەکانم بەس دوو ئێدیشنم هەیە بۆ فرۆشتن یعنی ئەگەر عرض بکرێت بۆ فرۆشتن بەس دوو دانە هەر وێنەیەک دوو دانە دەفرۆشتێت بەڵام بە ئەوە ڕوونکەینەوە کە ئێدیشن چێنەوە کە خەڵک بە حکمێکە ئێمە بزانین وەڵام خەڵک بە حکمێکە ئیشی ئێمە بڵێن تایبەتمەندی ئەوەی هەیە کە تۆ چەند نسخەیەکی لەسەر تەبع بکەیت و بڵاو بکەیتەوانێ کە تۆ دێتە ناو بابەتی بیزنس دەبێت دیاری بکەیت کە ئەم وێنەیە تۆ چەند جار بۆت هەیە بیفرۆشی یا چەند کۆپیەکی لێ دەفرۆشی ئەمە پێی دەوترە ئێدیشن کەسی وا هەیە مەسەن بۆ وێنەکانی خۆی دوو دانە پێنج دانە یا دە دانە مەسەن دەڵێ ئەم وێنەیە من دە نسخەی لێ دەفرۆشرێ کە تۆ ئەدیشن دیار دەکەی واتە جۆرێک نرخێکیشی بۆ دیار دەکەی مەسەن من وێنەیەکم کە بفرۆشرێت
يعني لە دنیا دوو نەفەر بۆیان هەیە وێنەی منیان هەبێ نفسی وێنەیان هەبێ زیاتر نییە بۆیە جۆرێک وێنەی من بە نرختر دەبێت لە چاو ئەو کەسێک کە بۆ نمونە 5 دیشەنی هەیە بەڵام ڕاستەکە هەیە هێشتا لە کۆمەلگای ئێمە کەس ئەو کەلتورە نییە یا بایەخ بە وێنەکانی خۆ نەدراوە هیوادارم ئەمە ببێتە کەلتور چۆن بۆ نمونە من زۆر وێنەم هەیە کە بۆ مەسەڵەن دەڵێم بۆ نمونە وزارەتی پێشمەرگە دەتوانێت بە هەر ئامانجێک سوودی لێوە من تەناویستم ئەوە ئێستا باسی ئەوەش بکەم کە دەکرێت لەناو وەزارەتی پێشمەرگە ئەو وێنانە دامرێت لە وەزارەتی تەندروستی یا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەم وێنانی کە هی کەرەنتینکردنە دابنرێت دڵنیاشم بۆ ئەوە ئێوە هیچ پێویست هەر بە شێوەیەکی خۆبەخشانەش ئەیان دەنێ ئەمن بەس بۆ ئاگاداریت پێشەوەی کە کۆڕۆنا دەست پێ بکە من سەردانی وزارەتی پێشمەرگەم کرد پرۆژەیەکم پێشکەش کرد گوتم من دەمەوێت ئیش لەسەر پێشمەرگە بریندارەکانی خۆمان بکەن کە ئێستا هەر کەسە لە ماڵی خۆی لە شوێنێکی لە شارێکی دوور یا لە گوندێکی دوور لە ماڵی خۆی دانیشتووە و ئەمانە گیانی خۆیان فدای ئەم خەڵکە کردو ئێستا کەس نایانناسێ پێشمەرگەکە بڵێن ئەم پرۆژەم کە ناوی پێشمەرگەی بریندارم لێناوە هەتا ئێستا وەزارەتی پێشمەرگە بە خۆشحالی و ڕەزامەندی دەربڕی پاڵپشتی کردم بە ڕێگەی بڵێن لیستێک کە من پێویستم پێ بوو و ئەمن دەستم کرد بە سەردانیکردنی ئەو پێشمەرگانەی کە بریندارن یەوە هەبوو مەسەن لە قەڵات سەردان کردەوە بۆ لە زاخ و یەوە هەبوو لە بەردەڕەش ینی هەر کەسە و لە شوێنێ ئەم پرۆژەیە حتا ئێستا دەتوانم بڵم زیاتر لە 50 تا 6% پرۆژەکەم پێش بردووە بەڵام دوای هاتنی کۆڕۆنا پرۆژەکەمی ڕاگرتووە هیوادارم ئێستا کەوا وردە وردە ڕەوشەکە بەرەو کرانەوەیەکی باشتر دەڕوان لەو دەفتەم بۆ بەرەخستەکەم پرۆژەیە ئۆکێ ئەم پرۆژەیە گرتەوە بێت ئەمن وێنەی پاڵەوانەکانی خۆمانمان دەبێت یا هەیە کە ئەمانە گیانی خۆیانیان فدا کردووە ئەم وێنانە دەبێت لەم لاولەولا لە بەرچاوی خەڵک بێت کە بزانێ ئێمە ئێستاگەر بە ئازادی دەژین و دێن و دەڕوون کێ هۆکار بووە کێ گیانی خۆی فدا کردووە کێ دەستی خۆی داوە کێ قاچی خۆی داوە کێ چاوی خۆی داوە و دەبێت ئەمانە وەکو پاڵەوانێک وەکو بڵێن ئەم وێنانە بخرێتە بەرچاو ئەمە کەمترین شتەکە من دەتوانم بکەم و کەمترین شتەکە وەزارەتەکان دەتوانن بیکەن کە تۆ سەردانی وەزارەتێک دەکەی لەبەر لە جاتیەوەی کە وێنەی بۆ نمونە سروشتی چین ببینی لەسەر دیوارەکەی بۆ وێنەی پێشمەرگەیەک نەبینی یا وێنەی سروشتی کوردستان نەبینی لەوێ بەڵێ زۆر سپاس دەکەین کاک یونس کە لەگەڵمان بووی ئەمڕۆ وەکو فۆتۆ جۆرنالیستێک یونس محەممەد زۆر سپاس دەکەین کە تەنانەت دوێنەکانی شت یەکەم جارە پێم وابێ لە لای ئێمەوە نمایشەکرێت دەستەکانت خۆش بێت ئەمڕۆ بەرنامەکەت ڕازاندینەوە زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ جەنابتان سپاس بۆ کوردستان 24 خۆشحاڵم کەم دەرفەتە هاتە پێشە من سپاسی خەڵکی خۆمان بکەم کە بە قبولکردنی ئەو ڕێکارانەی حکوومەت گرتوتە بەر جۆرێک ئێمە توانیمان باشتر لە زۆر لە کۆمەلگاکانتر کۆنتترۆل کۆڕۆنا بکەین هیوادارمە ڕۆژێکی ئێستا لە شەپۆلی دووەمی کۆڕۆنا شاتووە بە زووترین کات بە سەرماندا تێپەڕێت و دیسانەوە بارودۆخەکە ئاسایی بێتەوە من مەمنونم ئەو دەرفەتە بۆ من ڕەخسا قسە بکەم و هیوادارم سەرکەوتوو بەردەوام بن زۆر سپاس دەکەین دووبارە پێکەوە دەچین ڕۆژی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین بزانین پلەکانی گەرما بەرز دەبنەوە یان فێنکیەکمان بۆ هەیە کە تەمەتوعی پێوە بکەین
گەڕاینەوە لاتان ئەم جارە لەم بڕگەیەمانە لەگەڵ پامنێرانمان دەبین و دەچینە شنگال و لەوێ ماهێرمان لەگەڵایە ببورن دەچینە دهۆک و ماهر شنگالیمان لەگەڵایە ماهر ئەم کاتت باش بەیانیت باش بەیانیت پڕ لە خۆشی و شادی شوێنەکەت شوێنی خواردن و مەنجەڵوشتت لە دواوە دیارە پێمان بڵێ کە بەتەمای ئەمڕۆ چیمان بۆ بگازیتەوە لە ڕێی کامێرەمان و لە ڕێی وتەکانی خۆشتەوە ببزین لەکوێیت ڕۆژ باش ڕۆژێک خێر و خەشی بە دەور هەموو هەفکار بنێژین پشتی گوشەپڵە ئاوارە و پەنابەرە هاتیە هەرێما کوردستانی تایبەت پارێزگە هاتەوە کەش بەرگو نێزینگە 1 ملیۆن ئاوارە و پەنابەرە لەتونورێ پارێزگە هاتەوە کە هەیە لەسەر 21 کەم باوەڵافگرینە یعنی وان ساڵین دەرباز بوویدا ئاوارە و پەنابەرە بخوا دەست بکارێخوا کردژیانە خبرەوە بن هەڵسن نەوە دۆکی دەستنتەرێ لۆکێدا ئەگەر تو چی نەوا بازاردان و دوکانەدان کوونان پیجەدا بێ سەدان کەسی ئاوەرە و پەنابەر دێدیتن ئەوکو ناوەواندا کار دەکەس هەڵ یەکشان نان پێژیان ماوەژی و لەبەر یەک خەڵکی ڕۆژئاوای کوردستانی کوردن ڕۆژئاوای کوردستانی و لەبەر کار دەکات نان پێژیا خۆ ژیانە خۆماڵباتە خبرە دەبا ئاک سعید ڕاستی دەسێتە خۆش بێ یعنی شتێ هەرێ جوان و ویرۆت و خەڵکی ڕۆژئاوای کوردستان لە ئیرۆ کوتل دەوەکی کارێ خۆدکی ژیانە خۆرە بەردی بەساک و کارێتا بکەین ئەبە چەندە تولڤێدەرێ کارێتکی چەند باشە و تکاریبی یعنی جوازیان ناڤرە تەو خەڵکی دۆکی دەنەبی برا يعني شو التجديد بشكل عام يعني حركات شو القلق تيم بينما ما اشتي بري يعني قلق يا بري ما ديكي سوني في سيل الدان انا ايكو يونيفيل الدن ايكو ربع كيل الدن يعني قلق شو القلق يبي سري برق ويكين بي ام سبا زورات ام ساعات بنجتين حيان ام المجلس باخذ كن ام جويرتين داديم بشكل ديرن ام انا هفير خد كن كاري خد كن هفير يعني شيء بدرس دبت اما انا خد ادخين ساعات هفته نان يدرس يعني جبوت ديت يكي دار شولي يعني هارسا شولي خو يكي ينوظف هذا يعني يقرن هبت سعيد بخوا بري يعني قبل تبدو كي انا بربي مناطق الكيلر شباب كردستاني بو باش بيتنا چند باشا يور كاريتا هي تو كار بكش خورا بري تقريبا 8 سنوات هاد ما فيري هاد ما كردستان الحمد لله يعني بري شو تديد ام مجبر واوزا وتديد وضع قال لك انه خشبل له رجاوي قامش له ام از قامش بخوم يعني خلقي قامش له يعني شو قال لك اذا اسس بهم هاد نفيري كي يعني الحمد لله يعني في جاي خدامه وكيما نقل ما يعني مطعم يعني مشان منظمه وكيدين يعني الحمد لله يعني شغله ما بري شو يعني شو بدي تشتكن يعني تنيناني صاده يعني كو عندك ام قال لك نوعين انا شاتكن مثلا انا جيش شاتكن انا رشاش شاتكن انا كو جيش شاتكن ام قال لك نوعين انا شاتكن انا ماشي يعني قال لك لو يسبيد اري ماشي جران اماره زاخوتين قال لك تي لاوتين البرق معاملين ما راضي بك عشان بالك عارفان تو تنينا ام دون فيجا بس عامله قد جاي بس اوجب قرارات كده اسمها كبر هذه تي اي قرارات كي جدايه هذه اجي هفيت كم اف بالي مجي اجي بس خبازيت كد وجاري علي يعني ازينا امالي هفيت كم سعداء يكون دوت كن سجاوز استاذي بس السلام صوبان بله يعني يك كرده يعني بلكو أبادي ويجي عربة وصا جوانية وياكي كل بجار دوكي هموا بخبط كاري يعني بفرقوا جوازي كاردكن ريش هموار هاتيا فكرن لو ما كوجي خواجيانا خبري بدن كاري خواتك داكو فرقوا جوازي نبرة همو خلقي كردستان روش آوا باكو هر جيكي لدوكي لينا وكارن كار بكونو جيانا خبري بدن بەڵێ زۆر سپاس دەکەین ماهێر لە دوهۆکەوە لەگەڵمان بوویت و ئەم بابەتت بۆ گواستینەوە زۆر سپاس. ئێستا بە بەهای دراوە بیانیەکان وە نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین کە نرخی زێر و زۆر بەرز بووە و بابزین بەهاکان چۆنە لە دراوەکانش.
یەکەم مۆزەخانە لە ناوەڕاستی کۆپنهاگنی پایتەختی دانیمارک کرایەوە کە تایبەتە بە بەسەربردنی کاتێکی خۆش و دڵخۆشکردن. نرخی چونە ژوورەوە بۆ ناو ئەو مۆزەخانەیە 13 یۆرۆیە و دەبێت گەشتیاران لەسەر پارچە کاغەزێکی بچووک بۆ چوونی خۆیان لەسەر دڵخۆشیەکەیان بنووسن. مۆزەخانێکی سەیرە با پێکەوە بیبین. لە ناوەندا باژارێک کۆپنهاگنە پایتەختە دەنیمارکە مۆزەخانەیەکش بۆ کێف و دڵخۆشیە هاتەدانین. گوتبە یەکەم مۆزەخانە بڤیجۆری وەک نیشانەیەکە ji بۆی دڵخۆشیە بێدەنگیە و بەردەوام تێدیارکردن. ئەوژی ji بۆی دەرخستنا ژیانە خەلکێن باژارە گۆ ئەو وڵات درێزە هەری پێشدەیە ji لیستەیە وڵاتێن هەری دڵخۆش. ئەلگۆری دامەزرێنەرێک مۆزەخانەیە و ڕێڤەبەرێ پەیمانگەها تایبەت ji بۆی لیکۆلینکردن ji دڵخۆشیە. گەشتیار دەهۆلێن ناوە مۆزەخانەیەدا کارن هەموو جۆرێن دڵخۆشیە و مێژوو و سیاسەتاوێ ببینن. Di mozexaneya dilxweşî de xelek digerin û keyfê jalê cudava dibînin, dîrok û siyaset û zanistiya wê dibînin. Mozexaneyeke piçûk e lê gelek tiştên mezin derbarê jiyanê de têde hene. û dema ku di civakî de dijî tevahiya xelkê yeksan bin, ev yeke têwade got çav jî wê li ser kêm bin. زانیاری bi tabloyên mezin û rengkirî li ser dîwarên spî hatine dalqandin û di wan tabloyan de geştyar dikarin her tişt ji dilxweşiyê nas bikin çi dîwarê aborî debe yan jî dîwarê kîmawî debe. û her kesekî got bixwaze serdana wê mozexaneyê jî bike divê 13 yoroyan bide û divê ew geştyar li ser qaxezekî biçûk pênaseya xwe ji bo dilxweşiyê binivîsînin û piştre wê qaxezê dalqînin. Ez îro gelekî dilxweşim bawer dikim ji destpêkê hatime. Ev yek jî baş e, ji bo dema nîv demijmêrekê ji kar derketime. Tendirustiya min jî baş e û ez bi rengekî raman dibînim ku hizra xewna peywandiya di navbera dilxweşiya min û dilxweşiyê de ez dixwazim dilxweştir bibim. Li Danimarka jmara welatiyên wî welatî digihe 5,800,000 kesan û ew welat bi hebûna kwalîtiyeke mezin ji bo jiyanê tênas kirin. Elgorî rapora dilxweşiya cîhanê goj aliyê netewîniye girtî ve hatiye belavkirin di her du salên derbasbûyî de Danimark bi pileya duyem piştî welatê herî dilxweşiyê Finlandayê hate tomarkirin. Rodî Hesan, Kurdistan 24. لە هەموو دنیا گوڵ سمبولی خۆشی و جوانی و نازداریە و گوڵ و گوڵاڵە و گوڵە لوتسا کە ناوچەی دەلتای ڤۆلکا لە ڕۆسیا ئەم گوڵەی هەیە بۆتە جێگەی سەرنجی گەشتیاران و هاوڵاتیانی ناوچەکە کە لە کۆتایی مانگی ئاب خونچەکانی دەست بەکرانەوە دەکەن تا مانگی ئەیلول. گوڵەکان لەگەڵ سروشت و باڵندەکان سەمای جوانی و گەشانەوە دەکەن. ئەم جۆرە ڕووەکە بە هەزاران هێکتار لە زەویە ئاویەکانی داپۆشیوە بۆتە ناوچەیەکی بەناوبانگی جیهانی بایمش لە ڕێی ئەم بابەتەوە بیبین. فەرشێکی سەوزی ئەفسوناوی لەگەڵا و گوڵە لۆتسی پەمەیی لەگەڵ شنەبای سروشتە سەحراوێکەی شاری ئسترخانی رووسیا شەپۆل دەدات و دیمەنێکی ناوازان نیشان دەدات. خونچەی گوڵە لۆتسەکان لە کۆتای مانگی ئاب دەست بەکرانەوە دەکەن تا مانگی ئەیلول دەگەشێنەوە. شاری دێرینی ئسترخان یەکێکە لە شوێنە پارێزراوە دێرینەکانی رووسیا. دەکەوێتە سەر ڕووباری فولجا و دەڕوات و دەڕژێتە دەریای قەزوینەوە. ئەم ناوچە پارێزراوە لە ساڵی 1990 دروست کراوە و بە فراوانی 4 هێکتار گوڵی لۆتسی تیا بووە. بەڵام ئێستا بە جۆرێک گەشەی کردووە و بڵاو بۆتەوە کە بە هەزاران هێکتار زەوی داپۆشیوە. بەڕێوبەری بەشی پەروەردەی سروشتی لە ئسترخان باس لە جوانی و سوڕی ژیانی ئەم گوڵانە دەکات. بەیانی خونچەی گوڵەکان دەکرێنەوە و دواتر پەڕەکانی بڵاو دەبنەوە و ڕەنگەکانیان لە پەمەیەکی کاڵەوە دەگۆڕێن و دەبنە پەمەیەکی کراوە و دڵڕفێن تا گەرمای هاوین تەواو دەبێت و دواتر دەبنە ڕۆیەکێکی پێگەیشت و دەنکۆڵە و تۆکانیان دەکەون و دووبارە زیاد دەکەنەوە و دەبنە لوتیسی نوێ.
بینینی ئەو دیمەنە جوانەی ئەم جۆرە گوڵە کە بە ملیۆنان ساڵ لە نێو دەلتا فۆلگا دروست بوون نەک بوونەتە جێی سەرنجی گەشتیاران بەڵکو باڵندە کۆچەریەکانیش ساڵانە دێنە ئەو ناوچەیە و لەگەڵ جوانی گوڵ و گەڵاکان لە نێو سروشدا سەما دەکەن و هاوکات گەشتیارێکی زۆریش بەنێو دەلتا فۆلگا بۆ بینینی جوانی ئەو دیمەنانە بە بەلەم پێیدا دەڕۆن و وێنەی تێدا دەگرن. گەڵاپان و گەورەکانی لۆتس بەسەر ئاوەکەوە دەمێننەوە بەهۆی ئەو چینە مۆمیەی دایپۆشیوە و دەبنە ژینگەیەکی لەبار بۆ چەندین جۆری زیندەوەر و ئەو دەنکۆڵە و تۆوانەی لە گوڵەکانیەوە دەکەونە نێو ئاوەکەش دەبنە خۆراک بۆیان. بەڵێ هەروە گوتم بابەتەکانمان لە بابەتی تەندروستی خۆیەگرێتەوە لە بابەتی هوەری ئێستاش بابەتی تەندروستیەکمان بۆ ئامادە کردوون کە پێش هەموو کەسێ بە کەڵکی خۆم دێت جا بۆ ئێوەی بینەر و بیسەر ژمارەیەک خۆراکان کە ئازاری پشت ئێشە ناهێڵن بەڕێوبەرایەتی تەندروستی نیشتیمانی بەریتانیا بڵاوی کردوتەوە ئازاری پشت ئازارێکی باوە و تووشی زۆرینەی مرۆڤەکانە بێت بە پێی تەمەنە جیاوازەکان ئاماژە بەوە دەکەن ژمارەیەک خواردن هەن دەتوانیت لە ڕێگەیانەوە ئازاری پشت بە خێرایی چارەسەر بکەیت و بنبڕی بکەیت وەک خواردنی پەتاتا کە یەکێکە لەو خواردنانەی ئازاری پشت ناهێڵە و زۆریش بە سوودە. و سوودی سەرسوڕهێنەرەکانی هەنجیر بە پێی لێکۆڵینەوەیەک چەندین سوودی سەرسوڕهێنەری هەنجیر دەرکەوتووە هەنجیر بڕێکی زۆری کالیسیۆم و پۆتاسیۆمی تێدایە و سیەکانی مرۆڤ بەهێز دەکات و لە هاوکردن دەیان پارێزێت هەروەها ژمارەیەک ڤیتامینی تێدایە و یارمەتی دابەزینی فشاری خوێن دەدات و ئێسکەکان بەهێز دەکات ئاماژە بۆشکراوە هەنجیر دشی گەشەکردنی خانەکانی شێرپەنجێ بە تایبەت کۆڵۆن هاوکات یارمەتی کردداری هەرسکردن دەدات هەنجیر یارمەتی دابەزاندنی کێش دەدات و چونکە شیرینیەکەی وا دەکات بۆ ماوەیەک مرۆڤ هەست بە تێری بکات هەروەها هاوکار دەبێت بۆ لە ناوبردننی مادە زیان بەخشەکانی ناوخوێن و ئەمە ئەو دوو بابەتە بوو کە لە خواردنانەی کە دەکرێت وەکو خواردنێکی تەندروست ئێمە بەکاریان بهێنین بۆ هەندێک لە ئازارەکانمان دەستی ئەو ئازیزەست خۆش بێت کە ئامادەی کردبوو چون من ئەمڕۆ سوودی لێوەرەگرم ئێستا کە لە ستۆدیۆ دەچوم ئەبێ پەتاتە لە شوێنە پیاکەم پەتاتە بخۆم تر هەر کامێکتان بوونە لە کاکسەردار یاخود هاژەخان و هەمیشە بە بابەتە تەندروستەکان کە ئامادەیەکەن وا دەکەن کە ئەو کەسانی کە بینەر و بیسەری بەرنامەکەمان دەبن سوودی لێوەربگرن و ئەم میوە و خواردنانە خواردنێکن کە دڵنیای لەوەی کە وەکو خواردنە کیمیایەکان یا وەکو بەکارهێنانە چارەسەر کیمیایەکان نین کە مەوادی کیمیایی تیا بێت و زەرەر بە جستەمان بگەنێت ئەگەر شتێکی تر چاکەکات شتێکی تر تێک بدا لەلایەکی دیکەوە بۆیە با تەندروستیمان بپارێزین بە خواردنی سروشتی و خواردنە باشەکان پێم وابێت کۆتاییمان بە پرۆگرام هێنا و کاتەکەمان وا تەواوە بێت بەڵێ کاتمان کۆتایی هاتووە و دەبێت مەڵاوایتان لێ بکەم بۆی کە سبەینێ و جارێکی دیکە لە سبەینە ڕۆژ باشتان لێ بکەم ئێستا بەخواتان دەستپێرم و خواتان لەگەڵ.